خۆشەویستان جارێکتر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین ئیتر ئەم شەو هەموو خەڵکی بەگشتی خۆی ئامادە کردووە کە ئەم شەو بەراتە کاڵێن بەراتە هەر هەمومان وەکو یادەوەریەکی مناڵیمان چەندین یادگاری خۆشمان هەیە پێوی یەکێ لەو یادگارانی با من لە خۆمەوە دەست پێ بکەمەوە بوو کە ئێمە ئەوسا دایکمان توورەکەی بۆ کردین ئەلاگات ڕا ئەمەنا گریین کاچیمان کۆ کرد بۆ لێمان ڕۆژا توورەکەی خامی بۆ کردبووین ئەم خاوێن ویتر هەڵتانەگەر ساڵانەیە هەموو ساڵدانێت تازەتانی بۆ دروست کورت توورەکەی خامچی هەڵی گریت ئەیوانە ئەی تۆ دانی کە تازان بۆ کرد ئەنجا ئێمە زۆر شوێن هەبوو ئەیان و ئەو ماڵە تۆزێ ماشەڵا دەوڵەمەند بوون پارەیە تر هەمووی یەک ئاقل ڕیزمان گرتە بوو بەسەرە کابرادیا قوژنەکات نەدەرە و پارەکەیان ناین پارەکە خۆشتر بوو ئیتر ئەم نوقڵ و خورما هەمووی تێکەڵە وای ڕۆژانە وی لێک جا کردە بەڵام نەریتێکی جوانی خۆمانە کە هەمیشە مسلمانان ئەم نەریتە بۆ شێوازی بەخشینە شێوازی تێکەڵبوونە شێوازی پارێزکاریکردنی کۆمەلگایە شێوازی پێشوازیکردنە لەوەی کە بەرەو مانگێکی پیرۆزە ڕێی مانگی ڕەمەزانە و ئەمە ژوای کردووە کە هەموو خێزانەکان بابەت بۆی کە دەرگای ماڵەکانیان بکەنەوە لە بەرەوەی کەیتر داخستنی دەرگاکان لەوانەیە لە یەکدار ترازانن بێ بۆیە کردنەوەی دەرگاکان و مناڵش لەم نێوەندەیە کە ئەتوانین بڵین بە شێوازی لە شێوازەکان هیچ گوناحێکی لەسەر نییە تۆتوانی دەنگێ نقڵی بەرێ خورمایەکی بەرێ ڕەپارەیەکی کەمی بەرێ دڵی پێخۆشە بێ ئەمە وایە کرد دەنگ و دەهۆڵ و فەرتەنە لە ناو کۆڵانەکانە هەبێ لەگەڵ ئەمانەشە کۆمەڵە چالاکی هەبوو پاریشوایان کرد گۆرانی وتن و بەڵێ هەندێک کەس بە دەفوشتەوە بە دەفەوە بە گۆرانیتنەوە بەراتی کە دەرگاکە باوکو دایکەکان هاتنە دەرەوە لە کۆڵانەکان گەڕەکەکان یەکەکانی نیشتە جێبوون تۆزە خاوخلیچ گۆڕێ بەخوام ساڵەبیوانیش لە دەرگاوانیش بن وڵا پار من لەگەڵ خوشکەزانانی ئەڕۆشتم چون یەکەم ساڵی بوو نێزانی خۆم دوورە دوور لەگەڵ وێستان ئەم بینی ماشەڵای لێبێ بڕواکە هەندێک لە یەکەکانی نیشتە جێبوون شتێک دروست بەسەر کاڵێن بۆ منە لێرە خەڵک زیاتر دیاری ئەبەخشێ بە تایبەت مناڵان کۆچن بۆ جار لار شوێنێکی شۆ بڕی ژنێک دانیش پێیان پێیاک لە دەرەوە دانیشت بە قورئان من ئێستاش هەر حەزەکە مەڵم با نوقڵێک هەڵگرم چکەمە شتێک نییە بڵێ تایبەتە بەس بۆ خۆشان پەیوەندیە با هەر هەمێنێ ئەمانە کۆمەڵێک نەبوون کە لە یادەوەری خۆمانە هەیە بەڵام ئەم نەریتە جوانە هەر ئێستاش بەردەوامە و ئەم شەویشی شەڵڵا بەخۆشی بەڕێیەکەی و ئێستا دوعای مناڵانەوەیە کە باران نەبارێ ئێمە میشاڵی بارایکی بەڕەحمەت بێ بووی ڕێگەیان لێ تێک نەدا و ئیشەکانیان تێک نەدا و خێزانەکانیش هەمووی بێگومان نقڵ و کۆمەڵی بابەتیان کڕیوە کە بیبەخشن بە منداڵان مەش بۆ خۆی نەریتێکە بەڵام لە پای ئەمانەوە کۆمەڵی چالاکی کەش بەڕێواچە بزین ئەو چالاکیانە چییە لەم شەوەیە بەڕێچێت چۆن پارێزگاری لەم نەریتە جوانی کوردواری بکەین کۆمەڵە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز خات و خۆشی شوان و کولپسراوی ڕێکخراوی کوردستان هێڵس کە بەڕێزیان ئێستا لە ئێمە میوانە خات و خۆشی زۆر بەخێر بێت باسی یادەوەریەکان بەکرد پێکەنین تاات یادەوەریت هەیە لەگەڵ بەراتە منیش بیرم کەوتەوە مناڵ بووین چوینە بەردەمی ماڵێک پیاوەکە وتی ئەبێ علاگەکەتان بکەنە خۆم نقڵتان بۆ تێیەکەم بەڵام دوایی کاتێزانیمان نقڵی لە هەڵگرت بۆ گلۆی نقڵمان لێبێرێ ئەوە لە یادمە هەرماوە چکا شتێکی ناخۆش بێمە حەزمانەکە نقڵەکان زۆر بێ ئێستا بەرەو کەمی لی دەرێنابوو شتێکی ناخۆش بۆ ئەوم بیرکەوتەوە کە تۆ باسی بەراتە تەوانەشمان هەبووە خات و خۆشی بۆ ئەم ساڵ ئەزانین ئەم شەوی تر بتێنێتەوە مە ڕێخستنی نایە مناڵە خۆی ڕاهاتووی تر دوای ناخواردن یەنە دەرەوە و لە دەرگای ماڵانەیەن چه چالاکیەک هەیە بۆ ئەم ساڵ بکرێ سپاسانەکەم بۆ میوانداریە پیرۆزبایی جەژنی بەرات لە هەمووانەکەم چکا بەڕاستی بۆ بە جەژنێکی کوردەواری جوان بەرات هەموو ساڵە لە 15 شعبانە پێم وایە ناوەڕاستی مانگەکەیە کە 15 ڕۆژی بوێنێن بۆ ڕەمەزان جەژنێکی جوانە کە وەبزام لە بەراعەتەوە هاتووە لە پاکی و بێگەردی و هاتووە لەم شەوەیە پێیان وایە خەڵک کە تەمەنی دووبارە بۆ مرۆڤەکانە نووسرێتەوە ڕست و ڕۆزی دووباران نووسرێتەوە بە هیوایەوەی تەمەنی هەمووان درێژ بۆ ڕۆزێکی جوان ڕوو لە هەمووان بکات لەم نێوەندەیە مناڵان زیاتر پشکی شێریان بەرکەوتووە لە بەروی کە ئەوان جەژنەکە زیاتر بۆ ئەوانە گەڕێن لە دەرگای ماڵانێن و نقڵکەوەکەنەوە ئێمەژەم ساڵ وەکو ڕێکخراوی کورسان هێڵس پێمان خۆش بوو کە کۆمەڵێک مناڵ هەن لە کۆمەڵگی ئێمە بەڕاستی بێبەشن لەو یادە بۆ نمونە مناڵانی خانی بێسەرپەرشتانە چونکە ئەوان لەوێ ئەمێنەوە ناتوان بێنە دەرەوە یاد دەستکەنەوە مناڵانی نەخۆشخانی هیوایە کە من خۆم پێشتر لە نەخۆشخانی هیوا بووم ئەزانم چۆنە پێمان خۆش بوو ئێمە جەژنەکەمان لەگەڵ ئەوان بکەینەوە
لەبەرەوە بڕیارمانەوە سپاس دەکەم بڕیارمانەوە بۆ ئەم شەو لەگەڵ خانی بێسەرپەرشتانە یادی جەژنی بەرات بکەینەوە و نقڵ و شیرینی و دیاری و هەر شتێک کە لە توانامانە بێ پێیان ببەخشین بۆی بزێک بخینە سەر لێوی ئەوان دوو بەیانیش ڕۆژی 4 مانگ هەر خۆی ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیە اینجا ئێمە پێمان خۆش بوو لەبەری ئەم شەو لە خانی بێسەرپەرشتانین یادی جەژنی بەرات و یادی ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا بکەین بەیەک و چالاکی گەورە نەخۆشخانەی هیوا ئەنجام بدەین. ئەم چالاکیە دووس بەیەکرێت بەڵێ ڕۆژی چوارشەممە بە چ شێوەیە کە چالاکێکە لە کۆمەڵێک شت پێکاتووە شیرینی تایبەتمان ئامادە کردو بۆ مناڵەکان کە بێگومان ئەوان لەبەری توشبووی شێرپەنجەن ئەبێ ئاگامان لە ڕێژەی شەکر و لە خواردانە بێت کە بۆیانە بین هەروەها یەک دوو دانە لەو گاڵتە جارانە بۆی کە ڕۆژێک کەشێکی خۆش و جێوێکی خۆشیان بۆ دروستکەین لەگەڵمانە بەشدارە بن بە سپاسەوە هەروەها دیاری و یاریمان بۆ دیاری بۆ داناون ئەوی یاریە فکریەکانە زیاتر چکە من پێم خۆشە هەرکە شتێک ئەکەین لەگەڵ مناڵانە شتێک کە سوودی لێوەرگرن چەند ساتێک بتوانێت کە خەریکی ئەم یاریە بێن مشکی لەسەر نەخۆشیەکەی لەسەر بیرکردنەوە لەسەر کۆمەڵەشت نەمێنێت چکە من خۆم و کاتێک کە شێرپەنجەم بوو زۆر جاردانیشتم پەزڵم کردووە گەر بزانیت چکە ئەو پەزڵەوە لە ئینسانەکات ئەو کاتی کە خەریکی ڕەخستنی پارچەکانێتی ئیتر فکر و مشکی لەلای هیچ شتێکی تر نامێنێت تاوا تەرکیز دەخاتە سەرەوە خەیاڵی بات لەبەرەوە زیاتر تەرکیزمان خۆ سەر یاریە فکریەکانیان بۆ بەرین بۆ مناڵان بۆی کاتێکی خۆشی لەگەڵا بەسەر بەرن هەروەها یەک دوو شوێن ڕێکەوتون لەگەڵمانە کە خەسخانی هیوا خۆشیان چالاکیەکیان هەیە کە بڕی هەفتە نەخۆش لەوانی کە ئێستا الحەمدولیلا چابوونەتەوە لە هۆڵی عیلاج تەبیعەکە ئاهەنگێکی بچوو بڕێکەخین شیرینیمان بۆوان ئامادە کردو و شەریکەیەکی شامپۆیەکی تایبەت بۆ کەسانی کە تازە قژیانیەتەوانێ خۆم بەکارێنم لەبەری شتێکی زۆر تەبیعی و باشە دابەشێکا بەسەر نەخۆشەکانە ئەم چالاکیانە دەستان خۆش بێەوە من بەڕاستی جێگەی شانازی چەندین جارێمە چاوپێکەوتنمان کردووە لەم پرۆگرامی خۆمانەوە هەر خۆشە دۆکو چاک بووەیەکی و نەخۆشخانەیە کاڵی هیوا و هیوایەکە ینی هیچ کەسێک هیوا لە دەست نیە بەڵام ببورن زۆر جار پێویستی بە کۆمەڵێک بابەتی هاوکاری هەیە هاوکاری چۆن هاوکاری دەرونی وەکوی خاتونەڵێ هاوکاری سەردانیکردن یان دڵخۆشکردنیان و بەتایبەتی مناڵە خۆ ئێستا بۆ نمونە ئەم شتانی کە ئێمایکین ڕەنگە شتێک نەبێت ئەوەنە جێگرەوە بێ کە جێکی تەوا بۆ نەخۆشێ بگرێ بەڵام من پێم وایە لایانی دەرونی زۆر لە ئینسانەکانە گۆڕێ باشە من خۆم لەو کاتیاکە نەخۆش بووم کەسێک هاو بۆ نمونە کۆمەڵی قسەی خۆشی لەگەڵ قسەکردن بە پارە نییە بەڵام یعنی وای لێکردم باری دەرونیم ئەو ڕۆژە کامل خۆشە بوو هەرتو خوو بەیانیان واز لە نەخۆشی شێرپەنجە بێنە بەیانیان هەڵسی لە خەو لەگەڵ کەسێکە کە ئەو ڕۆژە مەزاجتەوە قسێکی خۆشە بووە کا پێچەڵام ڕۆ چەند جوانی ئەو ڕۆژە هەتا ئێوارە ڕۆژەکە بە خۆشی تێپەڕێ من پێم وایە گەر ئێمە بتوانین کۆمەڵە چالاکی بکەین خەندە بخەینە سەر لێویان بۆ ساتێکی کەمیش وا بکەین کە ئەوان بیر و مێشکیان لای نەخۆشیەکە نەمێنێت پێم وایە توانین ئەوان لە عیلاجەکانی زیاتر سوود وەرگرن لایانی دەرونیان ئەوەنە باش بێت هێزێکی زیاتر وەرگرن ئێمە لەسەر ئەم بنەمای ئیشەکەین دەستان خۆش بێت ئێستا هەندێک لە سلایدەکانە بینین هیچ چالاکی پێشوەکانی جەناب تا هەر هەوڵەداوە بۆ دڵخۆشکردنی منداڵ ئەوە پار ئەم کاتانەیە ئەو کاتە تازە قژماتۆتەوانێت تا خۆم عیلاجم وەرەگرت هەمویانە ناسم مناڵەکان ئەوش پێم وا بێت جەژنی سەری ساڵە باشە ئەگە باسێکی چالاکیەکانمان بۆ بکەیت وەکو چالاکی ئێستا لەگەڵ ڕێکخراوە دەستمان کردووە بە چالاکی تەواتی پێشتر وەکو شەخص ئیشم کردووە بەڵام ئەو کاتە خۆم عیلاجم وەرەگرت و نازام هەموو کە زوا بیرەکاتیان ناوەڵام من پێم وایە بەخشین ئاسوودەیەک بە مرۆڤ بەبەخشێت کە لە هیچ شتێکی ترا مرۆڤ دەستی ناکەوێت لەبەرەوە هەر من 21 جەلسە بایۆلۆجی وەرگرتووە هەموو جەلسەیە کە ڕۆشتوم وێنەم نییە لەبەرەوەی هیچ کاتێ هینم بەخۆم نیاوە کە وێنە لەگەڵ ئەوانە بگرم و بۆ شتێک ئەو شتە بکەم بەڵام هەموو کاتێک ئەوەی توانی بێتم هاوکاریم کردوون و دیاریم بردووە لگەڵ مناڵەکانە ئەو ڕۆژەمان بەش کردووە لە جێژنی بەرات لە سەری ساڵ لە ڕۆژی مناڵان لە تاریخە دیارە دەستان خۆش بێتەوە کارێکی زۆر زۆر مرۆییە دایم ئەڵین سەحرە تا خۆت لە شوێنێک نەبی نازانی خەمی ئەو شوێنە چۆنە ئەم خۆی ئەزمموی هەبووە لەوێ بێگومان مرۆڤ تا خۆی لەمسی ئازارێک نەکات تا خۆی هەست بە شتێک نەکات ناتوانێ یعنی هەست بۆ شتە بکە ئێستا من جاران نەخۆشخانەی هیوامە بینی
بەڵام هیچ کاتێ وەکوی کە خۆم ڕێم تێکەوت و چوومە ناوی هەستم بە ئازارەکانیان نەکردو تەنها ڕۆشتم یعنی هەتا بیرم یا ساڵێکیان وابزان من مناڵ بووم وتیان کۆمەک بۆ نەخۆشخانەی هیوا کۆکرێتەوە و شتێکی زۆر ئاسایی سیرمەکە بەڵام ئێستا کە بیرەکەمەوانە ئەڵە مەگەر لەسەر ئەم بیری ئێستا بوومە لەبەری خۆم ڕێم کەوتە ئەوێ ئێستایی تر نایڵم چواردەورم ڕەنگە ئەوانەی لایانی دینی ئەگرن لێشم بڕەنجە نایڵم سەرفترۆ زەکاتەکانیشان بن بە هیچ شوێنێک هەموویە بن بۆ نەخۆشخانەی دەستەکانە خۆش بێ بۆ ئێمە لێرەوە بەڕاستی دەستخۆشی لە بەڕێوبەر و تەواوی کارمەندان و تەواوی پزیشکە بە ڕێزەکانەگەین تەواوی ئەو کەسانەشی کە خزمەت بەو شوێنەگەێنن کە ئەمە هەستێکی مرۆییە بەڕاستی ئێستا کاری باشەکرێ بۆ نەخۆشخانەیە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە نەک بە خەڵکی ناوچەکەی خۆشمان بگرە خەڵکی خواروی عێراقی ژێنە ئەوێ خات و خۆشی ئەم چالاکیانە کە یکەنێەوە هەندێک لەو منداڵانە لەوانەیە کە سوکاریان دایکی لەگەڵا بێ فیدباکی ئەوان چییە بۆی کەەوە ئاوە هەستەکەن خۆشیەک بە منداڵا بەخشی ئەوانیش بڕوا بکە خۆی ڕاستە مناڵەکە لەوانێ نەخۆشەکەی هەبێ بەڵام دایکەکە دووجار نەخۆشە ئەمە نەخەفەتەخوا بەڵام گاستەکە تۆ کەسێکی خانمێکێکی لێ هیچ ناکەی خۆشتێکی زۆر گران بە هاوبوونەکە یاریەکەت بۆێنەوە بەڵام مناڵە سێرەی ساتێک دەبتۆ تۆ خۆشەوێ فیدباکی دایکەکان چۆنە بۆیەوە هەموو کاتێکام شتانەمان کردووە ئەوەی کە زیاتر جێی سەرنجە دایک و باوکەکانن نا مناڵەکان تەنیا دڵخۆشیەکە بە یاریە گیان بۆ منە ساتێکی لەگەڵا بەسەربن بەڵام چەنەها جارگوێم لە دوعایەکی قوڵی دڵی دایکەکە بێ کە بۆمانەکات ئیتر پێم وایە ئەوە هەمانە ئامانجێ کە من ئیشی لەسەرەکەم کە ئەمانەوێت ئێستاژ ئەمانەوێت و کۆڕێ خراو ئیشی لەسەرکەین پێم وایە بەس دوعاکانی ئەوانمان بەسە ئەوەنە دڵخۆشە بن کە کاتێک شتێکی واکەین دەستان خۆش بێت جا ئێستا بەڕێز و زۆر تیشکە خێتە سەرەوەی کە لایەنی دەرونی هەم مناڵەکان باشتر بکەی هەم بۆ نمونە دایک و باوکەکانیشان لەو پرۆسەی چارەسەر وەرگرتنە ئەو لایەنی دەرونە لە پاڵ ئەوەی کە ئەوان پرۆسەی کیمیایی و دەرمانەکان بۆیان ئەنجامدرێت تا چەند تۆ بە زەروری ئەزانی کاری لەسەر بکرێت تا چەند بە زەروری ئەزانی بۆ نمونە بەزەیی تیایانە بێ تا چەند بە زەروری ئەزانی هەندێک نزامانەیە خۆزگان نەیان کردایت خڵاب ڕەحم بە حاڵت بکە ئەگەرا بۆ شێوەیە دەموچامان تێکەن هەنی ئەو کەسە ئەڕۆخێ تا چەند گرنگە لە مامەڵەکردن لەگەڵ ئەم کەسانەیە هەوڵ بین پاڵپشتیان بکەین ئەگەر قسەی خێر نییە وا نەبین دەرونیان تێک بین. بەڵێ بێگومان من هەموو کاتێڵم ئەڵم ڕەنگە وەرگرتنی چارەسەرەکان 150 چارەسەر بێت 150 گەڕێتەوە بۆ ئەو بارە معنی و لایەنە دەرونی کە ئینسان هەیەی و پشتی پێبەستێ جا لە مەشە ئینسان بەتەنیا خۆی ناتوانێت چکا شێرپەنجە تاکە نەخۆشیە کە بەتەنیا تێ ناپەڕێنرێ من پێم وایە مرۆڤ خۆی بەتەنیا ئەمە ناتوانێت خێزان و چواردەور دەورێکی زۆر کاریگەریانەیە بە تایبەت کەسە نزیکەکان من لێرە دەستی دایکم و باوکم ماچەکەم خێزانەکەم هەموو کاتێ پاڵپشتی من بوون سپاس دەکەم هەموو کاتێ پاڵپشتی من بوون چونکە ئەگەر ئەوان نەبوونایە بەتەنیا هیچ کاتێ تێ ناپەڕی لەبەر ئامۆژگاریم بۆ هەمووانەوەیە نا هیچ کاتێ بە چاوی بەزەیی سیر مەکەن چونکە شێرپەنجە وەک هەر شتێکی تر بارێکە بەسەر مرۆڤایەت و دوجار ئینشاءڵڵا لی تێپەڕێت و کاتێکی تەنها کاتێکە عەزیەتی مرۆڤەکەیە ئەگەر ئێمە بتوانین لەو کاتیا لە چواردەوری یەک بین بتوانین نەیڵین ئەوەنە کاتی فراغی هەبێت یعنی زۆر ئاساییە مرۆڤ ئەگەر پێشتر تۆ من و تۆ هاوڕێی یەکترین ئەگەر مانگی جاری یەکتریمان بینیەوە با لە کاتی نەخۆشیەکە وا بکەین هەفتەی جارێک بتوانین یەکتری ببینین ئەگەر من کاتێک لەگەڵ تۆیا بەسەر بەرم بتوانم دەردەدڵێک لەگەڵ تۆیا بکەم ئەمە ڕەنگە هیچ ئەرکێک نەخاتە سەرشانی تۆ بەڵام وەکو لایەنی دەرونی بۆ من مرتاحیەکە بەخشێ کە دواتر لەولا مرۆڤ دۆپامینێک دەرەیە هۆرمۆنێکی خۆشی دەرەیەوە مەناعی بەرزترە بێتەوە خۆی شەڕی شێرپەنجەش شەڕی دابەزینی مەناعەیە یعنی مرۆڤ هەتا مەناعی بەرزتر بێتەوە زووتر دەتوانێت بەسەر نەخۆشیەکە ئازاد بێت هەموو نەخۆشیەکانی تر نەخۆشیە بەڵام ئێستا پزیشکەکان لەوانێ خات و خۆشی بەر پزیشکەکان کەوت پێتە وەکو هاوڕێیان لێت بەیەکۆ لەگەڵ نەخۆشەکانە چکە بەرکەوتنیانە بێ یەکێ لەو دەستەواژانە کە زۆر پیان ناخۆشە ئەو دەستەواژەی بەزەیە بەزەی نییە ئەمە لە هەموو دنیای نەخۆشیەکە ئێستا لەخوا بەزیابێت چارەسەرەکان باشتر بووە لەخوا بەزیابێت چارەسەرەکان بە پێویستەیە ڕێژەی چاکبوونەوە زۆر بووە لەوانەیە زۆر جار خات و خۆشی خۆی بزانێ ئێمەش بەرکەوتنمانە بوو لەگە پزیشکەکان لەوانەیە لە ساڵانی ڕابردووە کۆمەڵە کەس نەیتوانی بێ لێرە چارەسەر وەرگێ یان لە ڕووی مادیۆ نەیتوانی بێ چارەسەرەکان پێویست بە بەردەست بێ ئێستا ئەمانە هەمووی لەخوا بەزیابێ ئیتر بەچۆنێ بڵێ گەر کەم و کوڕیشتیاوێ هەر بەردەستە باشە توانین خزمەتکەین بۆیە هەمیشە بە هیواوە بتوانین هەنگایی بۆ بنین ئەم کارانەی کەیکەن لەگەڵ مناڵانی بێ سەرپەرشتیار و ئەوانە ئەیانهێنە دەرەوە یاخود هەر لە شوێنەکەی خۆیان بۆ ئەم شەو هەر لە شوێنەکەی خۆیان جێژنێکە گێڕین لە شیرینی و لە دیاری و لەو شتانی کە پێویستە بۆ مناڵێک
لەگەڵیانە بەسەرەبین بەڵام پلانمان هەیە وەکو ڕێکخراو کە تەنها لە نەخۆشخانەی و کارەکانمان کورد نەکەینەوە یعنی بتوانین لە هەموو شوێنەکان جێپەنجەمان هەبێ و هاوکاری هەمووان بین بتوانین بە هەماهەنگی لەگەڵ شوێنەکانە ئەو مناڵانەش بێنینە دەرەوە کەشی دەرەوەیان پیشان بین شوێن دڵخۆشە بووم بات نادەرەوە بۆ نمونە هەمیان بە کۆڵانێکا و کۆمەڵەکە سوودەف و شغل قوڵوەرگرتن و یعنی چەند جوانە ئەوانی بۆ چەند ساتێک دەتوان لەو دنیای داخراوی خۆیان بێنە دەرەوانێ پێم وایە کارێکی زۆر مرۆڤانە ئینشەڵا بۆ داهاتوو مشی کەیکەن هەر کارێکی زۆر جوانەکە بەسەریانەکەنەوە بێگومان وایە جا کاتە با لە کۆتایی گفتوگۆکەمانە تەنیا یەک پرسیار من لە بەڕێز بکەم ئەوەی کە ئێوە ئەم چالاکیانە لە ڕێگەی کوردستان هێڵف ڕێکخراوی کوردستان هێڵفەوە ڕێکی ئەخەن لەسەر ئەم ڕێکخراوەش زانیاریمان پێشکەش بکە ئیشی ئەم ڕێکخراوە تەنیا ئەوەیە کە بۆ نمونە ئامانجی دڵخۆشکردنی منداڵانە بە تایبەت منداڵانێک شێرپەنجەیان هەیە یاخود منداڵانی بێسەرپەرش یان بۆ نمونە ئیشەکانتان بە شێوەیەکی گشتی بە چ شێوەیە چێش پاڵپشتیتانەکە باشە سەر پرسیار دواوی کە خۆم چابوومەوە لە شێرپەنجە و کتێبەکەم نووسی پێم وا بوو ئەبێ ئەرکێکی گەورەتر بگرمە دەست و دەستکەم بە هاوکاری هەمووان و پێم وا بوو بۆ ئەم کارە ئەگەر ڕێکخراوێک هەبێت ئیشەکانم بەناوی خۆی عین ڕێکخراوترە بێت ئیشەکانم لەبەرەوە پێشنیارم بۆ هاوڕێیەک کرد ئەویش وتی من خۆم خەریکی دامەزرانی سوپاسیەکەم لێرەوە خەریکی دامەزرانی ڕێکخراوێکم کوردستان هێڵز ئەتوانی بێ لەگەڵ ئێمە دەست بەکار بیت و وەکو لێ پرسراوی لە قیسلێمانی لەگەڵمانە دەستکی بەکار زۆر سوپاسیەکەم دەستمان کردووە بەکار و ئەمە یەکەمین چالاکیمانە بەڵام چالاکیەکانمان تەنها منیمە ڕێکخراوێکی تەندروستی قازانجنەویستی بێلایەنین پێمان خۆشە بە هەمانگی زیاتر هۆشیاری بین لەلایەنی تەندروستیەوە کەرتی حکمی و ناحکمی بەیەکەوە ببەستینەوانێ و وا بکەین کە لە هەموو من پێم وایە وا بکەین لە هەموو بەروارێکە لە هەموو کاتێکا کە بەروارێکی تەندروستیە هۆشیاریمان هەبێت لە کۆمەڵگەیە پێم وایە ئەم ساڵ بتوانین ئینشاءڵڵا لە ئۆکتۆبەری پەمەیە دەستێکی باڵامان هەبێت بۆ هۆشیارکردنەوەی خانمان لە شێرپەنجەی مەمک چونکاوەیەکێکە لەوانەیە کە من خۆمەوە ئیشی لەسەرکەم و ڕێکخراوەکەش پاڵپشت من لە ئێستاە خۆمان کارەکەین ئینشاءڵڵا لە داهاتوە پێمان خۆشە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان کار بکەین و کارەکانمان بەرەو پێش بڕات دەستەکانتان خۆش سپاس بۆ ئامادەبوونە لەگەڵەوەی هەموو جارێکی بۆ کورسات کارێکی جوانی بەدەستێ و پێشکەشیشیەکە ئەم جارش دەستخۆشی لێتی سپاس بۆ زۆر زۆر بەخێر بێت سەرچاو دەست خۆش هەمووان تەندروست